ئەوانە چاوەڕوانی نوێرەیان دەکەن و بە پەرۆشەوەن بۆ فێربوونی تەکنیکەکانی پارکور واتە وەرزشی هەڵبەزین و تەقلەدان کەوا سەرنجی خەڵکی بەشەکانی دیکەی جیهانی ڕاکێشاوە. لە کەرکووک پەرەسەندنی بە پەلەی وەرزشی پارکور دەرفەتێکی دڵخۆشکەر دابین دەکات بۆ گەنجانی شارەکە کەوا شەقامەکانی گەلێک مەترسی لەخۆ گرتووە. کەرکووک لەبەر بەربەرەکانی کردنی پێشەوەچوونی داعش لە ساڵی ڕابردوو دووچاری زنجیرەیەک پەلامەری بۆمبی لەلایەن ملیتانەکانەوە بۆتەوە. بەڵام ئەوە نەیتوانیوە بڵاوبوونەوەی ئەو وەرزشە شەقامیە ڕابگرێت. بەهۆی سنووردارکردنی بازدان لە دەوروبەری پارکە خۆجیەکان لەلایەن ئاسایشەوە، هونەر شێرزاد ئەمین و برادەرێکی لە ناوەندێکی خۆجێیی گەنجان وانەیەکی فێربوونیان ساز کردووە. ئەمە لە شەڕش دوورتەگە یارێکە دوو لە قیتالی و شەڕەگەیانتر نییە، یارێکی جیاوازە بۆ شخصی خۆت یارەکەی یارێکە هیچ بەربەستێ نامێنێت لە پێش یاریەکەی دەشت سوکە بێ لە هەموو شوێنە تایم بەکاری بێنێم یاری. ئەو وانە بە خۆڕایەنە پەریان سندووە و ئێستا نێزیکەی 6 گەنجیان ڕاکێشاوە بە مناڵانی خێزانە بەنابەرەکانیشەوە. لێرە مناڵانی هەموو بوارێکی جیمناستیک لە دەوروبەرێکی سەلامەتدا فێری ئەو وەرزشە دەبن بەر لەوەی توانای وەرزشیان لە قەڵای دێرینی شارەکە تاقیب بکەنەوە. محەممەد ئەحمەدی تەمەەن 14 ساڵ یەکێکە لەوانە کە بەم دوایانە ڕووی لە وەرزشە کردووە. تەمرینەکانی مەکەوت و تەمارین لەش هاتم بۆ ئەم قاعەیە تازە کرابوویەوە ئەم قاعە بوو دەستم پێ کرد ئەم تەمرینەکانی خۆش بوو لەگەڵ مامۆستایە باش بووین ئەشیاکانی باش بوو هاتیم بۆ ئێرە. بەڕێوەبەری ناوەندی گەنجانی سەر بە حکوومەت کە لەلایەن پاسەوانەوە دەپارێزرێت دەڵێت وەرزشی پارکور ئێستا گەلێک لە وەرزشەکانی وەک تەکواندۆ باوتر. دیار عەبدولخالق نەسرەدین ئەویش گوتی ئەو وەرزشە سوودی گەلێک لە بەخشینی بەدەنی تەندروست زیاترە. دووەم کۆمەڵێک گەنجە لە تەمەنی سەروی 15-16 ساڵەوە یاتوانین دووریانکردن لە کۆمەڵێک کاری ئێستا کاکرێت. هەروە ئەوانەی ئەو وەرزشە دەکەن بەسەر ئەو کۆسپانە زاڵ دەبن کە ڕەوشی نائارامی دەهێنێتە گۆڕێ. زۆر کەس ئومێدەوارە ئەو وەرزشە لە شوێنەکانی دیکەی عێراق بڵاو بێتەوە. ئیشەڵا گەورە بێم ئیشیان تەسەڕەکەم نزیکەی ساڵە 2 ساڵدە زۆر پێشکەمیاریە. جا ئایا ئەمە ڕوو دەدات ئایندە دەری دەخات بەڵام لە کەرکووک هەر نەبێ پەیامێکی دەرەوەی ناوەندەکە ئەوەیە وەرزشی پارکور لێرە درێژەی دەبێت. حەیدەر کەریم، دەنجی ئەمریکا.